بێباوەڕەکانی جاران بە گاڵتەوە و هینەکانی ئێستاش هەروە ئەیانوت کاتێک کە ئێمە بووینە ئێسقان و ڕزین لە خۆڵا جارێکتر زینوە بینەوە خی گەورە بە ڕسوڵ الله فەرموو صلی الله عليه وسلم قل كونوا حجارة أو حديدا ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیان بڵێ بژ بن بە بەرد یا بژ بن بە ئاسن هەرزین وتانەکەینەوە بۆچی قورئان بەرد و ئاسنی هەڵبژارد ڕەنگە بڵێ لەبەری بەرد و ئاسن ڕقن ناڕزن لە ناو ناچن شتێکی ئاوە بۆ چەندین سەدا مرۆڤ تەنها ڕزینی ئێسکیە بینی بەڵام زانایانی جیۆلۆجی ئەڵێن ئێسک دوای مردن ئەکرێ بە پرۆسەیەکی ئاڵۆزا بڕوا کە پێی ئەوترێ پێرمینیڕەلایزەیشن یان بە بەردبوون لەو پرۆسەیە کانزاکانی ناو زەوی دێنە ناو کونی ئێسکەکان و گەردی لە بە گەردی لە جێگەی پێک هاتە ئەندامەکە ئێسکە گرنەوە لە کۆتایی ئێسکەکە بە تەواوی ئەگۆڕێ بۆ بەردێکی ڕق کە ئەکرێ ملیۆنان ساڵ بمێنێتەوە قورئان زۆر ورد ئاماژەی بەم قۆناغە کردووە کە ئێسک تێیدا لە ناو ئەچێ بەڵام شێوەکەی وەک بەرد ئەمهێنێتەوە ئەی ئاسن بۆ ئەمە ئیعجازە گەورەکەیە زانایانی جیۆلۆجی پرۆسەیەکیان دۆزیوەتەوە بە ناوی پریتیزەیشن لەم حاڵەتەیە ئێسکەکان لەگەڵ ئاسن و گۆگرت کارلێکەکەن و بە تەواوی ئەگۆڕێن بۆ کانزای پایریت واتە تۆ لە بەردەم پەیکەرێکی ئێسکیایی کە لە ڕاستیە ئاسنە هەروەها دۆزینەوەکانی ماری شوایتزەر لە ساڵانی دواییە دەریخست کە خودی توخمی ئاسن لە ناو خوێنە وەک مادەیەکی مۆمیاکەر کارەکاتوە بێتە هۆی پاراستنی شانە نەرمەکانی ناو ئێسک بۆ ملیۆنان ساڵ 1400 ساڵ زیاترە نەتاقیگەی کیمیاوی هەبووە نەزانستی جیۆلۆجی چۆن مرۆڤێک لە ناو جەرگەی بیابانە زانیوێتی کە ئێسک دوای ڕزینیان ئەوێتە بەرد یان ئەوێتە ئاسن ئەمە یەک ڕاستی سەلمێنێ قورئان کتێبێ و زاتەیە کە یەکەم جا مرۆڤی دروست کردووە و هەموو بوونەوەریشی دروست کردووە و کەلام و فەرموودە و قسەی ئەویشە هەر ئەویشە زانێ دوای مردن چی بەسەر ئێسکەکانە دێ و چۆنیشیان زینوە کات